کوڕێک و کچێکی کورد دەیانەوێت لە دەرەوەش نوێنەرایەتی خەڵکی وڵاتەکەی خۆیان و هاوڵاتیانی ئەو وڵاتەش بکەن کە لێی نیشتەجێن. ڕێبین مارف و سەرپێڵ ئاتێش دوو گەنجی کوردی نیشتەجێی وڵاتی هۆڵەندان لە ئێستادا کاندیدن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی هۆڵەندا. ڕێبین مارف لە تەمەنی 9 ساڵیوە لەگەڵ خێزانەکەی لە هۆڵەندا دەژی و ئەندامی شارەوانی شاری ئارنهێمە. پارتەکەی کە پێکێنەری حکوومەتە دەستنیشانی کردووە بچێتە پەرلەمان و سوود لە توانەکانی ببینن. پلانمان واداناوە کە کاری باش بکەین بۆ هاوڵاتیان بەگشتی و بۆ کوردەکان کوردی هۆڵندا و بە تایبەت گەنجەکانمان. چکە بەڕاستی لەخوا بەزیاد بێت کۆمەڵێک گەنجی بەتوانەمان هەیە و هەوڵ دەدەین کە لەم وڵاتەدا یاسا حکم دەدا. سەرپێڵ ئاتێش خەڵکی شاری دەرسیمی باکووری کوردستانە و کاندیدی پارتی سەوزا بۆ پەرلەمان. ئەم دەیەوێت کار لەسەر پەروەردە و نەوەی نوێ بکات. ئەم کچە کووردە پێی وایە دەبێت لە ئەوروپا کار لەسەر لۆبی کورد و ئازادی و یەکدەنگی کورد بکرێت. Ez dixwazim ji bo gelê Holandî, gelê Kurd, gelê Alevî, ji bo jinan, ji bo zarokan, ji bo pîrekan karê wan bikim û problemê wan dixwazim bînim ziman û ji bo wê min namzeta xwedanî û tiştek din gelek giring e ji bo min ew jî ji bo Kurdan, aşîtiya Kurdan. Diveyde Kamir yan pەرلەمانی هۆڵەندا لە 150 کورسی پێکاتووە. 12 پارتی سەرەکی و چەند پارتێکی دیکە ڕکابەری بە دەسێنانی زۆرترین کورسی دەکەن. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی وڵاتەکەش ڕۆژی 17 ئازاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان دەستنیشان کردووە. ئێرە پەرلەمانی هۆڵەندایە. دوو هاوڵاتی کوردی نیشتەجێی ئەم وڵاتە هەر یەکە و ڕکابەری بە دەسێنانی کورسێکی نێو ئەم پەرلەمانە دەکەن. سەرپێڵ و ڕێبین لە دوو پارتی جیاواز و لە دوو ئایدیای جیاوازن، بەڵام بۆچوونەکانیان بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە و ڕەوەندی کوردی یەکە. بۆ NRT ئازاد محەممەد لە های هۆڵەندا.